ساڵی 2014 لە یەکێ لە هەمان بۆدا نووسراوە. ئەو بینایی کە پێشتر پێوترا بینا سوتاوەکە ئێمە پێمان باش بوو ناوێت بینای مەرگ، چونکە کارەساتێکی گەورەیە کە لە یەک بینا کە کۆمەڵی خەڵک بۆ خۆپاراستن پەنایان بردۆتە بەرەو بینا بە یەکەوە لە یەک سەعەتا شەهید بکرێت. بۆیە کارەساتێکی گەورەیە و پێویستە لەبیر نەکرێ و هەرچی ئیمتیازێک هەرچی دڵدانەوەیەک دڵنەواییەک بۆ کەسوکاری شەهیدەکان بکرێ ئێمە بەکەمێزانین. دیارە وەکوتم سەرەتا ئێمە لەوە دەستمان پێکرد کە ئەو کەسانی لەو بینایە شەهید بوون بەداخەوە تا ساڵی 2015 وەکو شەهید نەناسێنرابوون، تەنانەت وەکو شەهیدی هاوڵاتیش. بەڵام لێرەوە بە پێویستێ زانم سوپاسی وەزیری پێشووی کاروباری شەهیدان بکەم بە ڕێزکار مەحموودی حاجی ساڵح کە بە سنگی فراوانەوە وەکو خەڵکی ناحیە سیروان خەڵکی ناوچەکە ئەو ئەرکەی گرتە ئەستۆی خۆی و سەرجەمی شەهیدەکان کە لەوە جێزۆرینەی کەسوکاریان لەسەر لێرە حازر بن. سوپاس بۆ وەکو شەهید ناسێنرا. ئەمە خۆناغی یەکەم بوو. خۆناغی دووەم دیارە ئەو شوێنەی کە ئەو خەڵکەی تێدا شەهید بوو هەتا ساڵی 2015 شوێنێکی بێناز و شوێنێکی یعنی هەتا ئێمە کە میوانەکان هاتنە ئێرەدەشتێکیان هاتە ئەم یادە ڕۆمانە هاتیان بێت کە لێت تاجەگۆڕی نەدانێت. بەڵام بە هەوڵی بەڕێوەبەرایەتی شەهیدانی هەڵەبجە و بەڕێوەبەرایەتی مۆنومێنتی هەڵەبجە و جەنابی وەزیریش سوپاس بۆ ئەویش خۆناغێکی بڕی بۆ وای لێ هات کە تا حەدێک ئێستاەوە گوتم ئێمە ڕۆمان بێت ئەم میوانە بەڕێزانە بچنەوە تاجەگۆڕی نەدانێت. بەڵام ئەمە قەدەرێکی کافی نییە و تەنها خۆناغی یەکەمی بڕی و ئێمە هیواداری لە ئایندەدا لە پرۆژەی داهاتووە لە خۆناغی دووەمە بکرێ بە مۆنومێنتێکی شایستە و ساڵانە ئەم یادە لەجێ ئەوەی بهێنرێتە ئێرە ببرێتە ئەو شوێنەوە بەڵێکی شایستەی بۆ بکرێتەوە و کێری شەهیدەکان بە ناو و ناونیشانیانەوە لەوێدانرێت وەکو یادەوەریەک بۆ کەسوکاری ئەو شەهیدانەی لەوێ. و بەداخەوە تا ئێستا ئەو گەڕەکەی کە ئەو کارەساتی تیا ڕووداوە و تا ئێستاش چەندین جار فاتحەی وەزارەتی شارەوانی و بەڕێزان پارێزگاری کە هەڵەبجەکە لێرە وجودی هەیە داوامان کرد ئەو پۆڵان هەتا ئێستاش پۆڵانێکی بێخزمەتگوزاری گەڕەکێکی بێخزمەتگوزاریە هیواداری لەم کابینە تازەوە لە ئەم لە پرۆژەی تازە بخێتە بەرنامە و ئیشوکاریان بۆ بکرێت. بە خاڵی کۆتاییم ئەوەی کە زۆر ئامانجمە لێرە لەبەر ئەوەی کە پەرلەمانتارە بەڕێزەکان حەزوریان هەیە پرۆژە یاسایەک تەقدیم بکرێ ئەڵبەتە ئێمە بە شێوازی نووسرا و دەخێنە بەردەستیان پرۆژە یاسایەک تەقدیم بکرێت کە ئەو شەهیدانی کە لەو بینایە شەهید بوون وەکو شەهیدی جینۆساید بکارسێنرێن ئەڵبەتە ئەویش کۆمەڵە ڕێکاری قانونی دوورودرێژی پێویستە بەڵام ئێستا دەست پێ بکرێ لە 2 ساڵێکی باشتر.